نەهرۆ جەوهەر جێگری بەڕێوەبەری پرۆژەی گەشانەوە دیسان لە هەولێرەوە لەگەڵمانە. سڵاو لێ بە کاک نەهرۆ. سەرەتا پێمان بڵێ هۆکار چی بوو کە ساڵی 2025 نەتوانراوە قەرز بدرێ بە پرۆژە بچووکەکان؟ سڵاو لە ئێوەش، سڵاو لە بینەران، زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. بەداخەوە ئێمە لە ساڵی 2023 پرۆژەی گەشانەوەمان ڕاگەیاند کە بریتی بوو لە پێدانی قەرز بە پرۆژەی بچووک و مامناوەند و قۆناغ یەکەم قۆناغێکی تاقیکاری بوو کە 25 پرۆژەمان پارەدار کرد. لە بەرنامەمان بوو کە بۆ ناوەڕاستی ساڵی پار کە دەکات ساڵی 2025 ئێمە قۆناغی دووەمی پرۆژەی گەشانەوە ڕا بگەێنین. بەڵام بەداخەوە هەندێک ئاستەنجی تەکنیکی کە ئاستەنگەکان بەو جۆرە نین ئیشاءالله لە توانادا هەیە کە تێپەڕەندرێت. ئەوەی جێی داخی ئێمە بڕیار بوو ئەم ساڵ کە ساڵی ڕابردوو عەفوم دەست بە پێدانی قەرز بکەینەوە بە پرۆژە بچووک و مامناوەندەکان. بەڵام وەکو باسم کرد کۆمەڵی ئاستەنجی تەکنیکی بچووک کە زۆر گەورە نین وای کرد کە پێدانی قەرز تاخیر بێ. بەڵام ئینشاءالله بۆ ئەم ساڵ بەرنامەمانە بە دڵنیاییەوە قەرزی پرۆژەی گەشانەوە قۆناغی دووەمی ڕابگەینی و دەست پێ بکەینەوە. باشە کاک نەهرۆ، ئاگادارین کە ساڵانی پێش 2025 بە دیاریکراوی 2024 ئێوە قەرزی بچووکتان داوە بە پرۆژەکان. کاریگەری پێدانی ئەم قەرزە بچووکانە لە سەر ڕەخساندنی دەرفەتی کار بۆ گەنجان چیە؟ تێبینیتان کردووە کە ئایا تا چەند توانێتی کاریگەری دروست بکات بۆی کە گەنجان ببن بە خاوەنی کاری خۆیان و خەڵکی تریش تەنانەت دابمەزرێنن؟ بەڵێ بە دڵنیاییەوە هەرخۆی ئامانجی پێدانی قەرز بە پرۆژە بازرگانیەکان بریتە لە جگەلەوەی کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ تۆ پاڵپشتی پرۆژەکەکەی لە ڕوویداراییەوە بە شێوەیەکی لاڕاستەوخۆ ئامانجەکەمان بریتە لە دابینکردنی هەلی کار. خۆشبەختانە لە کۆی تەنیا 25 پرۆژەکە پارەدارمان کردووە لە پرۆژەی گەشانەوە نزیکەی 7 هەلی کار ڕەخساوە تا ئێستا و بە دڵنیاییەوە پێدانی ئەم پشتگیریە ئەم یارمەتیە وا دەکات کە پرۆژەکان ببوشێنەوە. ئەوەی کە ئاماژەکان پێمان دەڵێن داتاکان کۆکرانەوە پێمان دەڵێن کە پرۆژەی گەشانەوە سوودمەندەکانی پرۆژەی گەشانەوە پرۆژەکانیان بە تێکڕا تا ساڵی 2027 بە تێکڕای 73.5 پرۆژەکان دەبژێنەوە. باشە ئەم پرسیارە بۆ گەنجانە بە تایبەتی و گەنجانە کە بیرۆکەیان هەیە بە تەمان کاری خۆیان هەبێ بزنسی خۆیاندا بمەزرێنن. کارەکانی بەڕێوەبەراتیەکەی ئێوە چییە کاک نەهرۆ؟ پشتگیریەکان تەنها لایەنی مادی ئەگرێتەوە یان خزمەتگوزاری تریشتان هەیە بۆ ئەو گەنجانە کە خاوەنی بیرۆکان؟ بەڵێ پرسیارێکی جوانە. ئێمە لە پرۆژەی گەشانەوە جگەلەوەی کە قەرزمان دەدا پشتی دارایی پرۆژەکانمان دەکرد لە ڕووی معنەویشەوە بڵێن ئێمە ڕاوێژی بازرگانیمان بە پرۆژەکان دەدا، پلانی کارمان بۆیان دادەنا، پلانی بازرگانیمان بۆیان دادەنا لە ڕێگەی ڕێکخراوێکی کارسازەوە کە هاوبەشی پرۆژەی گەشانەوە بوو و بە دڵنیاییەوە لە بەرنامەمانە لە ئایندەشدا هەر پرۆژەیە کە پاڵپشتی بکەین بە فیلتەری خولێکی تایبەتدا تێپەڕ بێ. هەروەها عەفوم کە دیسان ئەو خزمەتگوزاری کە پێ دەڵێن BDS Business Development Service ئێمە پێشکەش دەکەین بەوەی کە پرۆژەکان بتوانن شوێنپۆی خۆیان قایم بکەن، بتوانن ببژێنەوە، سوود لەو دەرفەتەوە بگرن، سوود لەو پاڵپشتیەوە وەرگرن کە ئێمە پێیان دەدەین بەوەی کە پرۆژەکان گەورەتر بن و بڵێن خوا نەخواستە تووشی شکست نێن، دوای یارمەتی دانێن. باشە بۆ نمونە ئەگەر من بێم بمەوێ قەرزێک لە ئێوە وەربگرم، زۆر بۆم گرنگە بزانم ڕێژەی سوودەکەی چەنە، کاتی دانەوەی قەرزەکان بە چ شێوەیەکە؟ ئەگەر ئەوشمان بۆ ڕوون بکەنەوە سپاسدانەکەم. دەستخۆش پرسیارەکە لە جێ خۆیەتی ئەوەی جێ ئاماژەیە کە پرۆژەی گەشانەوە خۆشبەختانە هیچ سوودێکی نایەتە سەر، بەڵکو تەنیا هەندێک ڕسوماتی کارجێریە کە بە ڕێژەی 2.3% ئەویش بڵێن ڕسوماتی کردنەوەی ئەوراقە لە بانک، بەڵام وەکو سوود وەکو فایدە هیچ ڕێژەیەکی نایەتە سەر. ئەی باشە کاک نەهرۆ، هیچ مەودایەک هەیە لە نێوان وەرگرتنی قەرزەکە و کاتیدانەوەی؟ بۆ نمونە ماوەیەکی کورتی ئەدەنێ هەتاوەکو تۆزێ بزنسەکە سەرکار بکە یان ڕاستە و خۆ مانگی دوایە بێ یەکەم قستی باتەوە؟
بەڵێ کە لە قۆناغ یەکەمی پرۆژەی گەشانەوە کە وەکو باسم کرد 25 پرۆژە پارەدار کران ماوەی 6 مانگ فترەی سەماحی پێ دەڵێن کە چاوەڕێمان کرد بۆەوەی سوود لەو پاڵپشەدارەیە وەربگرن کە وەریان گرتووە بۆی پرۆژەکان سەر پێ بخەن بکەونە سەرکار دوای 6 مانگ لە پێدانی پاڵپشەدارایەکە ئینجا پاژە یەکەمیان گەڕاندەوە و بەگشتیش لە ماوەی 3 ساڵدا پێویستە ئەو پارەی کە لەسەر کە وەریان گرتووە بە پاژەی جیاجا 3 مانگ جارێک یان هەندێک پرۆژە 3 مانگ جارێک هەندێک پرۆژە 6 مانگ جارێک بە جۆرەی جۆریەتی پرۆژەکە چکە پرۆژەکان هەبوون بازرگانی بوون هەبوون تەکنۆلۆژی بوون هەبوو بڵێن کوشتتوکاڵی بوو پرۆژە کوشتتوکاڵەکان وەرزین وەرزانە بڕێک لە پارەکەیان دەگەڕاندەوە لە ماوەی 3 ساڵدا ئەو پارەی کە وەریان گرتووە پێویستە بیگەڕێنەوە ئەمە وەکو قۆناغ یەکەم کە باسم کرد بەڵام لە قۆناغی دووەم بەرنامەمان وایە تموحمان وایە کە ماوەی 3 ساڵەکە درێژ بکەینەوە بۆ 5 ساڵ یاخود 6 ساڵ. باشە بێگومان تواناکانی ئێوە بۆ پشتگیری گەنجان بۆ دابینکردنی دارایی پرۆژەکان سنووردارە. حتمما گەنجێکی زۆریش دێڕوتان تێکا بۆ وەرگرتنی ئەو پشتگیریانە ئەم گەنجانە چۆن هەڵەبژێردرێن واتە ڕکابەرایەتەکە لە نێوانیان لەسەر چ بنەمایەکە؟ بەڵێ ئێمە لە قۆناغی داهاتوودا کە ئینشاءالله لە ئایندەدا دەست پێ دەکەینەوە لە ناو ساڵی 2026 من نامێ هیچ وعدێکش بدەین کە گرنتی بێ 100% بڵێن ماوەکەی دیاری بکەم ئینشاءالله گرنتیە دەست پێکاتەوە بەڵام ماوەکەی دیاری ناکەم ئەم جارە وەکو وتم تموحمانەوەیە کە 100 پرۆژە پارەدار بکەین بێگومان لە کۆی 100 پرۆژە کە پاڵپشتی دارایی دەکرێن ئینشاءالله لەوانەیە ژمارەیەکی زۆر زیاتر داواکاری پێشکەش بکەن ئەو کاتە ئێمە کە لە پۆرتاڵێکی ئۆنلاین داواکاریەکان پێشکەش دەکرێت داواکاریەکان دراسە دەکرێت شانسی بردنەوە و چانسی بەدەستێنانی پاڵپشتی دارایی بۆ پرۆژانەیە کە زیاتر بەهێزن کە زیاتر ئەگەری سەرکەوتنیان لێ دەکرێن زیاتر هەلی کار دەڕەخسێنن کۆمەڵێک پێوەەر هەیە لای خۆمان و دیاریمان کردو بەوەی کە پرۆژە سەرکەوتوەکان پرۆژە بەهێزەکان پارەدار بکرێن. کاک نەهرۆکان پرۆژانە ئەولەویەتن لای ئێوە ئەسڵەن گرنگی بەوایەن بۆ نمونە ئەگەر پرۆژەکە پرۆژەیەکی بەرهەمهێنان بێ یان خزمەتگوزاری بێ یان ستارتاپ بێ کشت و کاڵ بێ هیچ ئەولەویەتێکەیە لای ئێوە یان نا هەر لەسەر ئەو بنەمانەکە وتان هەڵیانە بژێرن؟ بە دیاریکراوی هیچ ئەولەوێتێک نییە ئێمە ئامازمانەوەی و پرۆژانەی کە زیاتر بڵێن بیرۆکەیەکی داهێنارانیان هەیە پاڵپشتی بکرێن و پشتگیری بکرێن بەڵام ئەوە پێوەەر نییە بە تەنیا مەرز نییە تەنیا ئەو پرۆژانی کە بیرۆکەکەیان داهێنەرانەیە لە کۆتاییدا وەکو باسم کرد ئەو پرۆژانەی کە دوای دراسەکردن و دوای هەڵسەنگاندنی سوودی ئابووری کە لەلایەن ئێمە بۆیان ئەنجام دەدرێت پرۆژە بەهێزەکان دەستنیشان دەکەین و لە کۆی ئەو داواکاریانەی کە پێشکەش کراوە 100 بەهێزترین پرۆژە دەستنیشان دەکەین بۆ پارەدارکردن و ئەم قەرزە جێی ئاماژەیە لەسەر ئاستی هەموو کوردستانە بە هەموو قەزا و نەحێوکان و گوندەکانیشەوە یعنی تایبەت نییە بە شار و شارۆچکە و ناوچەیەکی دیاریکراو و هەروەها لە ڕووی ڕەگەزیشەوە مەرز نییە خاوەنی پرۆژەکە لە ڕەگەزی نێر بێ خود لە ڕەگەزی مێ بێ. زۆر باشە کاک نەهرۆ ئەم پرسیارەش مەگەر وەڵام بنەوە ئەسڵەن مەرجەکانی خۆتۆمارکردن و داواکردنی ئەو پاڵپشتیانە چین باسیەوەتان کرد کە لە نێوانەوانە کە داوایان کردوە چۆن هەڵەبژێردرن بەڵام من ئەگەر بێم داوای ئەو پاڵپشتیە بکەم ئەبێ سەرەتا چ مەرجێکم تیاابێ بۆەوەی بێم و داوای بکەم؟ بەڵێ بەپێی ڕێنمایی ژمارە 12 پرۆژەی گەشانەوە کە لە مانجی 12 ساڵی 2024 لە ڕۆژنامەی وەقاعی کوردستان بەڵاو کرایەوە کۆمەڵێک مەرجی دیاری کردووە بۆ پێشکەشکردن بۆ پرۆژەی گەشانەوە وەکو ئاماژەم پێدا پرۆژەی گەشانەوە لە ڕێگای پۆرتاڵێکی ئۆنلاینەوە داواکاریەکان پێشکەش دەکرێت کە ئەمەش ڕێگری دەکات لە شێوازێکی جۆرێک لە شەفافیت بە پرۆژەکەدا دوور دەبێت لە مەحسوبیت و مەسوبیت یعنی کەس ناتوانێت بە پاڵپشتی فلانە کەس و فلانە سەرچاوە ببێتە براوی پرۆژەی گەشانەوە تۆز جۆرێک لە شەفافیمان بۆی دابین کردووە وەکو وتم کێبڕکێکە لەسەر ئەساسی بەهێزی پرۆژەکانە پرۆژەکان کۆمەڵێک مەرجە گرنگترینیان ئەوانەیە کە تەمەنی داواکار لە نێوان 20 بۆ 6 ساڵی دابێت هەروەها پرۆژەکەی لانی کەم ماوەی ساڵێک بە
دەست بەکار بوو بێ دەست بەکار کرد بێ هەروەها پێویستە ئەو کەسەی کە پێشکەش دەکا UEN هەبێ ئەوەی کە پێ دەڵێن ژمارە UPN عفو ئەوەی کە پێ دەوترێت ژمارە کەسی بێ هاوتا کام مەرجەش بەڕواڵەت مەرجێک قورسە بەڵام ئاسانکاری زۆر کراوە کە کۆمەڵێک بانک دەستنیشان کراون هەر لە پۆرتالەکە دەچی لە خلالی 20 بۆ نیو سەعات UPN تایبەت بە خۆت وەردەگریت ئەمە تەنیا ئەم مەرجە ئامانجەکە ئەوەیە کە دەرکەوێت ئاخۆ ئەو کەسێک کە داواکاری پێشکەش دەکات بۆ پرۆژەی گەشانەوە موچەخۆرەیان ناچووکە یەکێکی تر لە مەرجەکانەوەیە کە ئەو کەسێک کە داواکاری پێشکەش دەکات نابێ موچەخۆر بێ عنی پرۆژەکەی هەر سەرەتا لە فیلتەری بڵێن پۆرتاڵە ئۆنلاینەکە دەگەڕێتەوە پێشڕۆی بگات بەدەستی ئێمە بۆ موچەخۆرەکان نیە سپاس کاک نەهرۆ لە ئێستادا هەر ئەو هاوڵاتی هەرێمی کوردستان بێ سپاس زۆر سپاس نەهرۆ جەوهەر جێگری بەڕێوەبەری پرۆژەی گەشانەوە کە لە هەولێرەوە لەگەڵمان بوون.